بەشەکانی پەیمانگای تەکنیکی کوردستان بە تایبەتی بەشی ژمێریایی چونکە محازەڕێ بۆ بەشی ژمێریاریە لە پەیمانگای تەکنیکی کوردستان هەمووتان ئاگادارن کە بەداخەوە ئەم ساڵ بەهۆی ئەم پەتاو ڤایرۆسی کۆرۆنایەوە کە هەرێمی کوردستان و ئەکرێ بڵێن زۆربەی زۆری وڵاتانی دنیا بەهۆی ئەم بارودۆخە نەخوازراوە تەندروستیەوە پرۆسەی خوێندن یاخود پرۆسەی زانکۆکان و پەیمانگاکان کە خوێندن تیاندا هەمومان ئاگادارین کە گەشت بەم قۆناغێکی ئێستا تیاین بەداخەوە قۆناغەکە وای لێ هاتووە ئێمەش بە پێی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵاکە بۆ هەموو زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان پەبلیش کراوە پێویستە خوێندنی ساڵی ڕابردوو واتە خوێندنی سیمیستەری پێشوو بە شێوەی ئۆنلاین درێژە پێ بدرێت و ئەو ساڵە بەڕێ بکرێت لە پێنا ئەوەی کە خوێندکارەکان دوانەکەون لە ساڵی خوێندنیان خوێندکارەکان بەردەوا بن ئەو ساڵە بەڕێگەی ئۆنلاینەوە دیارە پەیمانگەی تەکنیکی کوردستان وەکو بەشێکی تر لە زانکۆ و پەیمانگەکانی تر هەر چاوەڕێی دەرفەتێکی بوو بۆ ئەوەی کە ئێمە بڕۆینەوە ناو کەمپەس لەوێ درێژە بە خوێندنەکە بین بۆیە بە تایبەتی خوێندکارانی سمیستەری دوو گەشت بە ئێستا گەشت بەم قۆناغە کە بەو شێوازەی کە ئێستایی بینن دواکەوت هەر ئامانجەکەی ئەوە بوو بڕاتەوە ناو کەمپەس لە ناو کامپەس ئێوە بتوانن درێژە بە سمیستەری دووتان بدەن لە ناو کامپەس خوێندنەکەی خۆتان تەواو بکەن بە شێوازی ڕوبەڕوو بەڵام بەداخەوە ئیتر قۆناغەکە وایە پێویستە هەمومان تەحمولی لەگەڵا بکەین پێویستە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان خۆمانی لەگەڵا ڕابێنین لە پێنا ئەوەی کە ئەم حەقی ئێمە یاخود ئەم حەقی بەڕێستان نەفەوتێت بۆ ئەوەی کە هەر هیچ نەبێت خوێندنەکەتان بەشێک لە محازەرەکانتان ئەوانەی کە زۆر زۆر گرنگن پێویستە بەر چاوی ئەوەی بەڕێز بوو ئازیز بکەوێت بەڕێزان بەنسبەت پرینسیپل ئۆف ئیکۆنۆمیک لە بڵین لە چەند مانگی ڕابردووە لە پێش کارانتین و ئەو قۆناغەیە ئاگادارم بەڕێستان چەند محازەرەیەکمان خوێن نزیک 4 محازەرەیەک بوو ئاماژەمان بە کۆمەڵی خاڵ کرد ئاماژەمان بە گرنگی زانستی ئابووری کرد ئاماژەمان بەوە کرد کە چەندێک لە دەوڵەتەکان توانیوێنە سوود لە زانستی ئابووری بگرن سوود لە معادلاتە اقتصادیانەوە بگرن کە زانستەکە ڕێگەیان بۆ ڕۆژ نکاتەوە بە گشتی باسمان لە هەموو ئەو لێکدانەوانە کرد کە تا چەند زانستی ئابووری سوود بە دەوڵەتە گەیەنێ سوود بە حکوومەتەکان دەگەیەنێ سوود بە بارودۆخی ئابووری گەیەنێ ئەگەر حکوومەتێک زانستی ئابووری بەکاربێن معادلاتی اقتصادی یاخود معادلاتە ئابووریەکان بەپێی زانست بەکاربێنێت بە ڕوونمان کردەوە کە ئەتوانن لە چیەوە بگەن بە چی یاخود لە چ قۆناغێکەوە بگەن بە قۆناغێکی تر ئێمە لەم محازەرەیە هەوڵەین درێژە بە چاپتەری یەک بین و هەوڵەین تەواوی بکەین ئێمە وەکو ئاماژەم پێکرد بەگشتی باسمان لە پرینسیپل ئۆف ئیکۆنۆمی کرد پاشان باسمان لە پێناسەکانی کردووە پاشمان بە باسمان لەو بڕیارانە کرد کە چۆن ئەتوانن هەوڵاتیان بە شێوازێکی باش ڕفتار بکەن بە شێوازێکی ئابووریانە ڕفتار بکەن و پاشان چۆن حکوومەتەکان یاخود بەگشتی چۆن دەرامەتە ئابوووریەکان لە ڕێگەی کۆمەلگاوە مەنەجمنت ئۆف سۆسایەتیس بەڕێوەبردننی کۆمەڵایەتیەکەی بەڕێگەی ئابووریانەوە باسمان لە بەڕێوەبردننی دەرامەتە ئابوووریەکان کرد لە کۆمەلگایە بەگشتی و پاشان باسمان لەو دەرامەتانە کرد کە لە هەموو کۆمەلگایەکە ئەشێت بوونی هەبێت دەرامەتە ئابوووریەکان بەڵام بەشێک لەو دەرامەتانە دەبینی دەگمەنیان هەیە و پاشان هاتینە سەر ڕیسۆرس بەگشتی پێناسەی ڕیسۆرس تقریبان لێرەوە دەست پێەکەینەوە بە شێوازێکی گشتی باز لە محازەرەیەکەین و پاشان هەوڵین بە کورتی و پوختی ئەوانەی کە گرنگن لە زانستی ئابووریا بۆ ئێوەی بەڕێز باز بکەین وتمان ریسۆرس بریتە لە چی بریتە لەوەی کە تۆ resource are anything that can be used directly or indirectly to satisfy human wants کەواتە بەگشتی ریسۆرس چییە؟ resource هەر شتێکە can be used directly or indirectly to satisfy human wants
هەر شتێکە کە بە شێوازی ڕاستەوخۆ یاخود بە شێوازی ناڕاستەوخۆ ڕەزامەندی بەکاربەر یاخود مرۆڤایەتی لەسەر بێ. و پاشان we sometimes call resource factors of production because they are utilized to produce goods and services we use for consumption. و پاشان پێمان دەڵێ we sometimes call resource هەندێک کات بە دەرامەتەکان ئەڵێن چی؟ بە دەرامەتەکان ئەڵێن factors of production. بۆچی پیانەڵین factors of production بۆ دەرامەتانی کە لە کۆمەڵگەیە بوونیە؟ وتمان دەرامەتەکان بریتیە لە چی؟ دەرامەتەکان هەر شتێکە کە بە شێوازی ڕاستەوخۆ directly or indirectly ڕەزامەندی ویستی مرۆڤایەتی لەسەر بێ، ڕەزامەندی بەکاربەری لەسەر بێ. کەواتە دەرامەتەکان لە کۆمەلگای ئێمە چەندین جۆر دەرامەتمانەیە. دەرامەتەکان وەکو دەرامەتە مرۆیەکان، وەکو دەرامەتە دەستکردەکان، مەسەڵەن ئێوە هەمووتان ئەزان دەرامەتەکان پێک دێت لە مەسەڵەن ئاوا، لە نەوتە، لەو خاک و خۆڵێ، لە هەموو ئەو کەلوپەل و مەوادە خاوانە یاخود ئەو کەرەستە خاوانەیە کە لە ناو کۆمەلگەیە لە ناو وڵاتێکا بوونی هەیە. بۆیە بەما بوترێت دەرامەتەکان. بۆیە بەگشتی بەم دەرامەتانە ئەوترێکی we sometimes call resource factors of production پێوترێت هۆکارەکانی بەرهەمێنان. کەواتە دەرامەتەکان بزانە چەند گرنگە بەڕێزان. یعنی تۆ ئەگەر تەماشا بکەی لە هەر دەوڵەتێکە تەماشای پێشکەوتنی بکەی، ئەگەر بتەوێ بزانی ئاستی دەوڵەتێک چۆنە، بتەوێ بزانی ئاستی خۆشگوزەرانی دەوڵەتێک چۆنە، بتەوێ بزانی ئاستی ڕەفاهیەت لە کۆمەڵگەیەکە چۆنە، تۆ تەماشای بنەماکانی بەرهەمێنان بکە لەو دەوڵەتەیە بەڕێزان، تەماشای چۆنێتی بەکارهێنانی دەرامەتەکان بکە. بۆیە یەکێک لەو نیشانە زانستیانەی کە زانستی ئابووری پێمانەڵێت، ئەڵێت چۆنێتی بەکارهێنانی دەرامەتەکان لە هەر کۆمەڵگەیەکە ئاماژەیە بۆ گەشەکردنی یاخود دواکەوتنی ئەو کۆمەڵگەیە. کەواتە دەرامەتەکان لێرەوە پێمان ئەڵێت دەرامەتەکان یەکێکن لە هەرە فاکتەرە گرنگەکان بۆ کۆمەڵگا کە ئەبێتە هۆی پێشخستن یاخود دواکەوتنی کۆمەڵگا. تۆ تەماشا بکە بەڕێزان. ئەگەر ئێمە بیکەینە نمونەیەکی واقعیانە لە هەرێمی کوردستان و لە وڵاتی عێراق، تۆ تەماشای دەرامەتەکان مامکە لە عێراق. لە عێراقا بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە چی دەرامەتێکمانەیە؟ دەرامەتی نەوت بە نمونە وەرەگرین. خۆ ئێمە خاکمانەیە، خۆ ئێمە ئەو زەویەمان هەیە، خۆ ئێمە ئیتر ئەومانەیە، خۆ ئێمە هەموو شتێک هەر شتێک کەرەستەی خاو بێ پێوترێت دەرامەتەکان. ئەگەر ئەم دەرامەتانی کە لە هەرێمی کوردستانە بوونیەیە کە نەوتە، تۆ تەماشا بکە چۆن بەکارەبرێ بەڕێزان. تەنیا ئەم دەرامەتانە لە هەرێمی کوردستانە ئەو داهاتی کە لێوەی دەستمانەکەوێت بۆ بەدەزێنانی موچێ. ئێمە نەمانتوانێت چی بکەین، نەمانتوانێت factors of production ببێتە هۆکارێک بۆ بەرهەمێنان. چۆن ئەم معادلەیە ڕوونەکەینەوە، چۆن ئەم دەرامەتانە resource factors of production، چۆن ئەم ریسۆرسە ئەبێت بە هۆکاری بەرهەمێنان، ئەبێت بە فاکتەری بەرهەمێنان. ئەگەر توانیتی ئەو داهاتی کە لە فرۆشتنی نەوتەوە دەستمانەکەوێتە بتوانێت بخرێتە خزمەتی سێکتەرەکانی تری ئابووریەوە لە وڵاتەکەمانە، ئەو داهاتی کە لە فرۆشتنی نەوتەوە دەستمانەکەی، ئەگەر بتوانین کەرتی بازرگانی، ئەگەر بتوانین کەرتی پیشەسازی، ئەگەر بتوانین کەرتی کارەبا، ئەگەر بتوانین کەرتی گەشت و گوزار، ئەگەر بتوانین کەرتی کوشت و کاڵ، ئەگەر بتوانین هەر سێکتەرێک لە سێکتەرەکانی تری ئابووری لە ناو وڵاتەکەی خۆمانە گەشە پێبین، کەواتە بەم ریسۆرسە ئەوترێ factors of production. کەواتە لێرەوە زانستی ئابووری فێرمانەکات فاکتەرەکانی بەرهەمێنان بریتین لە چی؟ بریتین لە دەرامەتەکان. ئەگەر تۆ توانیت ئەم دەرامەتی کە لە وڵاتەکەی خۆتا بوونیە ئیستیغلالی بکەی لە پێناو ئیستیسماری سێکتەرەکانی تری ئابووری، کەواتە دەوڵەتێکی خۆشگوزەران تێ. بەڵام ئەگەر نەتکرد، ئەوە بە دڵنیاییەوە تۆ ئابووریەکەت لەرزۆکە بێ، ئەوە بە دڵنیاییەوە تۆ ئابووریەکەت ناجێگیرە بێ، ناسەقامگیرە بێ. لە هەر لەحظەیەکی دنیاە، لە هەر لەحظەیەکە تۆ ئامادەبی، ئەبێ ئامادەبی بۆ قەیرانی ئابووری، ئەبێ ئامادەبی بۆ قەیرانی دارایی، ئەبێ ئامادەبی بۆ شۆکی بازار لە ڕاستیە. بۆیە بەگشتی ریسۆرسەکان ئەگەر بەم شێوازی وەکو هەرێمی کوردستان نەتوانرا بخرێتە خزمەتی سێکتەرەکانی تری ئابووریەوە، کەواتە بەگشتی و ئێمە ناتوانین پێشکەین. بەڕێزان لە هەموو دنیاەکە بەم شێوەیە. تۆ تەماشا بکە لە ئەمریکا چیان بەهێزە، تەماشا بکە لە ئەمریکا ئەوانش دەرامەتیانە وەکو نەوت و گاز و گەنم و خاک و خۆڵ و مەسەلەن چیمەنتۆ و بلۆک و هەموو شتێکیانەیە، ئاسنیانەیە، کارگەی دروستکردنی چەک و تەقەمەنیانەیە. تەماشاکەی ئابووریەکی فرەجەمسەریان یاخود هەمە جۆریان دروست کردووە، ئابووریەکیان دروست کردووە لە چەندین سەرچاوی جیاوازەوە داهاتیان دەسەکەوێت، پارەیان دەسەکەوێت. بۆ نمونە ئەگەر بێت و قەیرانی دروستبوونی یاخود نرخی نەوت دابەزێت، هیچ تاسیرێک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ناکات بەراورد بە عێراق. بۆ لە بەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تاکە سەرچاوی داهاتیان بریتی نییە لە نەوت.
بەڵکو لە فرۆشتنی چەکەوەیە، بەڵکو لە فرۆشتنی ئامێری تەکنەلۆژیەوەیە، بەڵکو لە فرۆشتنی بەرهەمی سیارەوەیە، بەڵکو لە هەموو ئەو بەرهەمانەی ترکە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە چیەکرێت؟ پرۆدەکشن ئەکرێت. بۆیە بەگشتی لە هەرێمی کوردستان بۆ ئێمە تووشی قەیرانە بین، لە وڵاتی عێراق بۆ تووشی قەیرانە بین، لەبەر ئەوەی ڕیسۆرس نەبووەتە فاکتەرێک بۆ بەرهەمێنان، نەبووەتە فاکتەرێک لە فاکتەرەکانی بەرهەمێنان. ئەو دراماتیکە ئێمە هەمانە بەڕێزان لە هەرێمی کوردستان و لە عێراقە وەک باسەکرێت، ئێمە تەنیا ئەو دەرامەتانی کە هەمانە تەنیا و تەنیا نەوتمان نییە، بەڵکو ئێمە خاک و خۆڵمانەیە، بڕۆت و تەماشای ئەو بازیانە بکە، تەماشاکی ئەو خاکی ئێمە باشترین خاکە، تەماشاکی ڕێژێکی زۆر زۆر بەرز لەو خۆڵی کە بوونیە، لەو شاخ و تاوێرانی کە بوونیە، تەماشاکی چیمەنتۆی لێ دروست دەکرێت. تۆ تەماشای کە ئێمە خاک و خۆڵە کەشمان بپیتە، کەواتان نەتوانرا ئێمە بەگشتی ئیستیغلالی ئەم دەرامەتانە بکەین لە پێناو خزمەتکردنی ئابوووریەکەمانە، لە پێناو پێشخستنی ئابوووریەکەمانە. بۆ پیان ئەوترێ resource factors of production because they are utilized to produce goods and services we use for consumption. کەواتە لەبەر ئەوەی ئێمە ئەتوانین سوودی لێوەرگرین. بۆچی؟ وەکو باسمان کرد produce goods and services، ئەتوانین سوودی لێوەرگرین بۆ بەرهەمێنان production produce، بۆ بەرهەمێنانی شمەک و خزمەت گوزاریەکان بەگشتی we use for consumption کە ئێمە بەکارێنین بۆ بەکاربردن، کە لە کۆتایی ئێمە بەکارێن. بەڕێزان ئێمە لە هەرێمی کوردستانەوە ڕاهاتوین ئەو نوتی کە لە ژێر زەویایە تەنیا ئێمە پێمان وایە بۆ سووتان بەکاردێت. تۆ تەماشا بکە لە وڵاتێکی وەکو تورکیا کە بە تازە هەندێک گازی سروشتیان دۆزیەوەەوە، بەڵام ئەو نەوتەی لە هەرێمی کوردستانەوە کڕن چی لێ دروستەکەن؟ تەماشاکەی گازوایل لێ دروستەکەن، بنزینی لێ دروستەکەن، بنزینی تیاری لێ دروستەکەن، لە ڕاستیە تەماشاکی ڕۆنی لێ دروستەکەن، دەیان جۆری تری بەرهەمی خزمەت گوزاری لێ دروستەکەن. لە کۆتاییە بۆچی بەکاردێت؟ لە کۆتاییە for consumption، لە کۆتایی we use for consumption ئێمە بەکارێنین. بۆچی بەکارێنین؟ بۆ بەکاربردن کە ئەو شمەک و خزمەت گوزاریانی لەو دەرامەتانەی کە بوونی هەیە لە دەوڵەتێکە ئەم وڵاتانە ئینتاجەکەن. بەگشتی ئەگەر تەماشا بکەن دەرامەتەکانی وەکو چیمانەیە، ئێمە لاندمانەیە، زەویمانەیە، کاپیتاڵمانەیە، وەکو سەرمایەمانەیە، ئینتەرپرێنشیپ کۆمپانیەکانمانە، لەگەڵ لەیبورمانەیە کە ئەمەش دەستی کارە. ئەمانە بە کورتێک وەکو معلوماتی ئێوەی بەڕێز بۆ ئەوەی کە لەلاتان ڕوون بێت، ئەمانش کۆمەڵە دەرامەتی ترن کە لە هەر وڵاتێکە. بەڕێزان حەزەکەم یە خاڵێکی ترتان بۆ باسکەم. لاند یەکێکی ترە لەو دەرامەتانی کە لە هەر وڵاتێکا بوونی هەیە، زەوی بوونی هەیە. تو تەماشا بکە بەڕێزان لە هیچ شوێنێکی دنیا دەرامەتەکان یەکسان نییە. ئێمە ناتوانین ئێمە بڵێن لەبەر ئەوەی کە ئێمەش نەوتمانەیە وەکو دوبەی پێشکەوین، ئێمەش نەوتمانەیە وەکو یعنی بەگشتی مەبەستمەوەی گەشەپێدانی ئابووری لە دەوڵەتێکەوە بۆ دەوڵەتێکی تر هەرگیز یەکسان نییە. تۆ تەماشا بکە بەڕێزان لە وڵاتی سینا کێشەی زەویان هەیە، بەڵام لە وڵاتی ئێمەیە زەویمان هەیە لە ڕاستیە. بڕۆ تۆ تەماشای سین بکە، یعنی ئێستا زەویان نەماوە بۆ ئەوەی کە چی بکەن، بۆ ئەوەی کە هاوڵاتیانی تری شوقەی ئیسیسماری لێ بکەن، مەسەڵەن بینا و تاوەری بازرگانی تری لێ بکەن. بۆیە بەگشتی قەیرانی زەوی هەیە لەکوێ لە سینە. تۆ تەماشا بکە دەستی کار بەڕێزان لەیبور لەکوێ کەمە؟ لە وڵاتی ئەڵمانیا کەمە. تەماشاکەی سین وڵاتێکی ئابووری گەشە کردووە، بە هەمان شێوە ئەڵمانیاش وڵاتێکی گەشە کردووی ئابووریە، بەڵام لە کاتێکە ئەبینین یەکی تر لەو فاکتەرانەی کە بەرهەمێنانە یاخودێکی تر لەو بنەماکانی بەرهەمێنان بریتە لە چی، یاخود بنەماکانی ڕیسۆرس بریتە لە چی؟ بریتە لە لەیبور. تەماشاکی لە وڵاتی ئەڵمانیا کەمە. ساڵانە ئەڵمانیا داوای چەندین هەزار گەشتیارەکە. تۆ تەماشای کەنەدا بکە، لە کەنەدا دەستی کار کەمە، لە ئەمریکا دەستی کار کەمە. چەندین پرۆگرامی جیاوازێ بۆی دەستی کار بەرنە وڵاتەکانی خۆیانەوە، لەبەر ئەوەی ڕێژەی گەنجیان کەمە، لەبەرەوەی دەستی کار کەمە بەگشتی لە وڵاتانەیە. بۆیە ئەم وڵاتانە تەماشاکەی هەر وڵاتێک لە وڵاتەکان لە دنیا نەخسی هەیە. وە گوتمان سین لە لاندا نەخسی هەیە، لە دەستی کارە نەخسی هەیە. لەیبۆر وڵاتی ئەڵمانیا لە دەستی کارە نەخسی هەیە. کاپیتاڵ تۆ تەماشاکی بەڕێزان لە سوید سەرمایە تا ڕادەیە کەمە. تۆ تەماشا بکە بەڕێزان ڕاستە وڵاتێکی ئەوروپیە سوید، بەڵام بەگشتی سەرمایە لە وڵاتەیە بەراورد بە وڵاتێکی وەکو عێراق، بەراورد بە وڵاتێکی وەکو بەریتانیا، بەراورد بە وڵاتێکی وەکو ئەمریکا تەماشاکەی سەرمایان کەمە. بۆیە ئەمیژێکی ترە لەو فاکتەرانەی کە شەر نییە لە کاتێکشە ئابووری سوید ئابووریکی باشە. بۆیە شەر نییە هەموو دەوڵەتێک لە دنیاە کە ئابوورێکی گەشە کردو بووی تر تاو 100% دەرامەتەکان ڕیسۆرسەکان بوونی هەیە، بەڵکو بە پێچوانەوە هەموو دەوڵەتێک لە دنیا چی هەیە؟ لە دنیاک ئەشێت لایەنێک لە لایەنەکانی بەرهەمێنانی نەبێت. وەکو نمونەمان باسکرێت یەکێک لەم دەوڵەتانە تەماشاکە یەکێک
کێشیان هەیە لەگەڵ بنەمایەکی بەرەوە ئەنترپرێنشیپ واتە کۆمپانیەکان تو تەماشاکەی بەڕێزان لە وڵاتی رووسیا لە کۆریا تەماشاکی کۆمپانیەکان ڕێژیان کەمە نەیانتوانیوە بازارێکی منافەسەی بەهێز دروستکەن لە پێناو زیاتر پێشخستنی ئابوووریەکەیانە لە کاتێکشە هەموو ئەم دەوڵەتانی کە بنەمونە هێنامانەوە سێرەکی دەوڵەتی پێشکەوتوو گەشەکردووی ئابووری بەڵام بەڕێزان ئەگەر هەموو ئەمانە بەراوردکی بە هەرێمی کوردستان تۆ تەماشا بکە لەو دەشتی شارە زور و لەو دەشتی هەولێرە هەمووی زەویە تۆ تەماشای کاپیتالکە سەرمایە زۆرترین سەرمایەمان هەیە لە هەرێمی کوردستان لە وڵاتی عێراق ئەو پارەی کە دێتە هەرێمی کوردستان و وڵاتی عێراق و پارێکی ئێجگار گەورەی و بودجێکی ئێجگار خەیاڵیە لەیبەر واتە دەستی کار تۆ تەماشا بکە دەستی کار هەرچی دەستی کار و گەنج لەم وڵاتی ئێمەیە زۆرە هەتاوامان لاتوە ئەگەر بۆ هەر کەسێک لە کۆمەڵگەکەی ڕێبکەوێت ئەوێت کۆچکا بە وڵاتێکی تر لە بەرەوەی لەم وڵاتەیە مەعیشەت نییە بەڕێزان کۆمپانیەکان لەم وڵاتەیە بوونی هەیە کەواتە هۆکارەکەی چی ئەم وڵاتە تەماشاکەی ئابوووریەکەی پێشکەوتو نییە هەموو بنەماکانی بەرهێمێنان دەرامەتەکان هەمووی بوونیە لە هەرێمی کوردستانە بەڵام لە هەرێمی کوردستانە تەماشاکەی ڕێخستنمان نییە تەماشاکەی لە وڵاتی عێراقا ڕێخستن نییە گەندەڵی بوونی هەیە بۆی ئێمە نەمانتوانیوە گەشە بە ئابوووریەکەمانکەین لە هەرێمی کوردستانە نەمانتوانیوە دەرامەتەکانمان سوودی لێوەگرین وەک فاکتەرێکی بەرهەمێنان فاکتەرز ئۆف پرۆدەکشن بەکاربێنین بۆی کە سێکتەرەکانی تری ئابووری ببوژێتەوە بۆ ئەوەی کە گەشە بە ئابوووریەکەمان بین و داهاتەکانمان فرەجۆر بکەین کەواتە بەڕێزان ئەمە هۆکاری دواکەوتوی ئابووری هەرێمی کوردستان و وڵاتی عێراقە تایپز ئۆف ریسۆرس لێردا باز لە چیەکەین باز لە جۆرەکانی داهاتەکەین بەڕێزان ئەمە هەڵەگرین بۆ محازەرەیەکی تر لە محازەرەیەکی ترە کە هەر ئەمڕۆ بۆتان دائەنێم ئینشاءڵڵا لە محازەرەیەکی ترە لەبەرەوەی وێبسایتەکە تەحملی 15 بۆ 16 دقەیەکە کات تا محازەرەیەکی تر بە ئێواگەمەوە کاتێکی خۆش